بێگومان هەنجیرەکەی ئێستا لەم فەسڵەیە تایبەتە، بامیەکەی زۆر تایبەتە، تەماتەکەی وەڵاهی بڵێم چی هەمووی خۆشە. وەڵاهی هەر لێستەوە نیشانەم کردووە بەستم با لە ئەخیرەوە بیکڕم لەبەری لە عەلاگەیە تۆزێک من پێم وایە زۆرم پێچێ. بەخشەخان وەکو پارێزگارێک چیتان کردو بۆ پاڵپشتی جوتیاران ئەم هەفتە بازاڕە تا چەند پاڵپشتیان ئەکات؟ بەڵێ بێگومان لە پارێزگای هەڵەبجە سێکتەری کشتتوکاڵیمانەیە، کشتتوکاڵیش خۆتان نزان لە سەدا 60 زەویەکانی پارێزگای هەڵەبجە بە بەروبوومی کشتتوکاڵی و باغداریەوە سەرقاڵن. ئێمە هەمیشاڵین لە پاڵەوەی کە زەویەکی بە پیتی باشمان هەیە، جوتیاری باش و لێهاتووشمان هەیە. بۆیە بەرهەمەکان ئەوەی خۆتانەی بینن ئەمڕۆ لە هەفتە بازاڕەکەیە خۆی ئەدوێت بەرهەمەکان و ئێمەش وەکوی پارێزگای هەڵەبجە واجبە لەسەرمان و ئەرکە لەسەرمان کە هەلێکی وەکو ئەوەی ئەمڕۆیان بۆ بڕەخسێنین تا بتوانن بەرهەمەکانیان ساخ بکەنەوە و لە هەمان کاتیشە بۆ هەمنیشتیمانیانی خۆمان لە ناو پارێزگای هەڵەبجە و دەرەوەی پارێزگای هەڵەبجەشە پارێزگاکانی کەژتوان سەردام بکەن کە بەروبوومی فرێش و تەندروست و پاک ڕاستەوخۆ لە کێڵگەکانەوە هاتووە بۆ ئێرە بیکردن و هەم لە ڕووی تەندروستیەوە هەم لە ڕووی تام و بۆنیشەوە جیاوازێکی زۆری هەیە. تۆ خۆت چ بەروبوومێکی ئەم ناوچێت زۆر بەلاوە خۆشە زۆر تایبەتە؟ من خۆم هەمویانم بەلاوە جوانە و هەمووشیە خۆم لە میوەکان لە بەرهەمی بڵین سەوزەوات و ئەوانە هەمووی بەکارهێنم و هەمووشی باشە. بێگومان هەنجیرەکەی ئێستا لەم فەسڵەیە تایبەتە، بامیەکەی زۆر تایبەتە، تەماتەکەی وەڵاهی بڵێم چی هەمووی خۆشە. بەڵێ اینجا ئێستا باسی لەو دوکانە بووم تەپەتۆڵەکەمان هەیە، وتم وەڵی تەپەتۆڵەکە هەر شتێ فڕی هەیە لە خۆی خۆش دەرەچێ. وەکو وتم نەک تەپەتۆڵەکە هەموو عەرزی هەڵەبجە و شارە زور ماشەڵای لێبێ زۆر بەپیتە. بۆی هیوادارم لەلایەن حکوومەتی یاریمی کوردستانیشەوە وەزارەتی کشتتوکاڵیشەوە کە درێغیشیان نەکردو بەڵام دامی زیاتری جوتیاران و بەروبوومی کشتتوکاڵەکان بکرێت. ڕاستایی بێ بپرسم هیچ کڕی بەنیازی هەیە هیچ بکڕیت؟ وڵای هەر لێستەوە نیشانەم کردووە بەستم با لە ئەخیرەوە بیکڕم لەبەری لە عەلاگەیە تۆزێک من پێم وایە زۆرم پێچێ. لە دواییە ئینشاءڵڵا بێگومان سەرجەم بەروبوومەکان ئەوەی کە حەزمان لێبێ ئەوەی پێویست بێ بۆ ماڵەوە ئەیکڕین و من ڕۆژانەش هەر خۆم لەناو هەڵەبجەیە شتەکڕم بەڵام ئەمەی ئێستا ئەمڕۆ تایبەتە بۆیە چەند شتێکی تایبەتە دەکرێت.